بەناوی خوای گەورە میێرەبان من ناوم سێبی ئیبراهیم ناسراو بە سێبور مراوی بە خێوکاری جۆرەی پەلەوەرم بەناوی مراوی هۆڵندی ئەو مرایە ساڵان 150 تا 180 هەلکەی دەکا وەزنی میەکانی بۆ 4 کیلۆمترەکانی هێشتا 5 کیلۆ سەر و 5 کیلۆش پەلەوەرێکی زۆر باشە هەم لە ڕووی هێلکەکردنەوە هەمیش لە ڕووی گۆشتەوە لە بازاڕەکانی جیهاندا و لە کوردستانیش ڕغبەتێکی باشی لەسرە بەڵێ من نزیکەی ساڵ و نیوێک زیاترە دەستم بۆ پرۆژەیە کردووە ئامانج لە دروستکردنی پرۆژەکەی هەم بۆ با بڵێن ئابووری سەربەخۆی داهاتێکی سەربەخۆ کە وەکو گەنجێک دەمەوێت سەرکەوتوو بم و هەروەها خەڵکی دیکەش سوودی لێ بین و سەرکەوتوو من تێیدا لە ڕووی فرۆشەکەی سپاس بخوای ڕۆژ بە ڕۆژ فرۆشی زیاتر دەکات خواسی زیاتر دەبێت لە کوردستان لە بەرەوەی گۆشتێکی زۆر خۆشی هەیە بەتایبەت دەگە بە تەبیعی گەورە بکرێ و هەروەها هەم وەزنی زۆر دەگرێت و هەمیش خێرا وەزن دەگرێت و هێلکەیەکی زۆر دەکات داهاتی باشە و با بڵێن لە ڕووی چەندیەتیەوە ئێمە لە ڕێژەی کەمەوە دەستمان پێ کردووە سپاس بخوای ئێستا عادەکەی باشە و بە ڕۆژانە زیاد دەکات ئەم مرایانە کڕناکەون دەبێت لەکانیان بخرێتە مەفقەسەوە و ئەگەر باسی بنمونە نەتیجەی دەرچوونی هێلکەکانی بکەی واتە ئەو هێلکانەی کە دەبن بە دووشکە سەدا چەندە ئەگەر مەفقەسەکان باش بن لە کوردستان ڕێژەی سەروی 185 بوونەوە دەردەچی بەڵام بەداخەوە لە کوردستان لەگەر ڕێزم بۆ باشەکان مەفقەسەکان زۆر ئیهمالن و هەروەها مشکلیان لە دەرچوونی بەسکەی هەیە بەڵام ئەگەر بێ لایانی زانستی و مراوی سەروی 185 بوونەوەتی بەسکەی دەردەچێت واتە هێلکەکانی دەبن بە دووشکە کاکەوە هەردووکی هێلکەی مراویە ئەو هێلکەیان دوو زەردێنەیە ئەوەشیان هێلکەیەکە کە نەقسی هەیە حاڵەتی ئەو هێلکانە دەکات وەروە حاڵەتشی هێلکەی دوو زەردێنە دەکات ئێستا گەر بەرمونە کەسێکی نەشارزاوی بینێ دەڵێ وەلاوانە هێلکەی کۆتر بێ یان بەرمونە ئەوە هێلکەی قاز بێ ئەو هەردووکیان هێلکەی مراوی هۆڵندیە من ڕۆژانە سەرپەرشتی ئەو مراویانە دەکەم و خواردنیان پێدەم و ئاوەکەیان بۆ پاک دەکەمەوە و پێویستیشان بە ئاوی پاکە بۆ خواردنەوە ڕۆژانە بەیانیان و نیوەڕۆیان و ئێواران خواردنیان پێدەم بەیانیان و ئێواران حەلەف و گەنمیان پێدەم نیوەڕۆیانیش سەوزەواتیان پێدەم سەوزەکەش وێنجێ یعنی لە یەکەم ڕۆژەوە کە بەسکەکان دەهێنینەوە لە مەفقەس بڵێ شوێنەکان نابێت تەڕبێ دەبێ پاک و خاوێنیش بێ و لە یەکەم ڕۆژەوە حەلەفیان پێدەین تاوەکو مدەی دوو مانگی بۆ ئەوەی وەزنێکی باش بگرن و دەتوانین لە دوو مانگیەوە ڕاستەوخۆ بیان فرۆشی واگە بە شێوەی ئاسایش بەخێویکەی دەتوانین تاوەکو یەک مانگی حەلەفیان پێ بدەی و دواتر بە شێوازی ئاسایی بە گەنم و ورتکەنان و سەوزەوات و شتانە بەخێوی قسەی کۆتایی ڤار دەیکات.